لە پێناو فەرەهەمکردنی زیاتر بۆ دەسەبەرکردنی ژیانێکی تەندروست بۆ منداڵانی نێو دایەنگەکانی شاری سلێمانی، خولێکی تایبەت بۆ پەرستارانی نێو دایەنگەکان بە ناوی هۆشیاری تەندروستی بەڕێوەچوو. هاوکات ئەم خولە بە سەرپەرشتی بەڕێوەبەرەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی و لیژنەکانی قایم قامەتی سلێمانی و بەڕێوەبەرەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی بەشی دایەنگەکان ڕێکخرا بوو. دیارە دایەنگەی گەشە وەک سەرپەرشتیاری ئەم خولە ئەم ڕاهێنانە و بە چاودێری کۆمەڵایەتی شاری سلێمانی ئەم خولەی کردو بۆ ماوەی 2 ڕۆژ بۆ کۆمەڵە نێرس و پەرستار و لەگەڵ توێژەری کۆمەڵایەتی کە دیارە لە ناو دایەنگەکانە کارەکەن. دایەنگە شەمە کە بازە دایەنگاکەن 2 مانگ بۆ 4 ساڵ تەمەنی مناڵە کە حساسترین و گرنگترین تەمەنە بۆ ئەوەی کە چاودێری و ئاگاداری و لایەنی پەروەردەی و تەندروستی ئاگادار بنێمە. ئەممان هەموو خوێنکاری زانکۆ پەیمانگان هەموو خبرێکیان لە ڕاهێنانەوە هەیە، بەڵام عادەتەن لە گەورەترین نیسان پرۆفیسۆریش بێ ساڵانەیە 6 مانگجاری پێویستی بە ڕاهێنان و شارەزایی بەردەوامەیە لەو بابەتی کە تایە قاڵ بووە. بۆ نمونە باری دەرونی منداڵە، باری دەرونی خۆت خۆمانی چۆن تەعامل لەگەڵ مناڵەکەین، خۆراکی تەندروستی مناڵ، خۆراکی سەپلیمنتەری فودیان، خۆراکی تاواوکەری مناڵ، ئەو مناڵانی کە مەسەن ماوەی 8 کاتژمێر لەلایەن کۆمەڵێ شارەزایی توێژەری کۆمەڵایەتیان پەرستارەوە چاودێری ئەکرێن، ئەمانە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم مناڵان ناکەن. ئەمە کۆمەڵی بابەتن کە ئێستا ئێمە هەم بۆ پێگەیاندنی مامۆستاکان خۆیان هەم بۆ چاودێری مناڵەکانی مەخزومانەتەوە. وەکو بەڕێوەبەرەتی گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی بەشی دایەنگەکان ئامادە بووین لە خولی ڕاهێنانی ڕۆشنبیری تەندروستی. ئێمەش لێرە بەشدار بووین بۆ بەمبستی ئاگاداربوون لە نزیکەوە بۆ چۆنێتی بەڕێوەچوونی خولەکە و ڕادەی ئاستی کاریگەری خولەکە لەسەر ئامادە بوون. بەڕێوەبەری یەکێک لە دایەنگەکانی شاری سلێمانی باس لە گرنگی ئەم جۆرە خولانە دەکات لە نێو دایەنگەکاندا تاکو زیاتر هۆشیاری تەندروستی بڵاو بێتەوە. لە هەمان کاتیش پەرستارانی بەشدار بوو لەم خولە بایەخی ئەم خولانە دەخەنە ڕۆ تاکو زیاتر زانیاری تەندروستیان هەبێت. ئێمە دایەنگەی گەشەی تایبەت بە هاوکاری بەڕێوەبەرایەتی خۆپارێزی تەندروستی سلێمانی هەستین بەکردنەوەی ئەم خولە بۆ هەموو نێرسەکانی شاری سلێمانی و بە هیوای ئەوەی کەوە هۆشیاری تەندروستی بڵاوکەینەوانێ لە ناو دایەنگەکانە لە پێشە و دواییش حەز ئەەکەین کە ئەمە پەرە بسێنێ بۆ ڕۆزەکان و بۆ مەکتەبەکان و لەبەر ئەوەی کەوە حکوومەت هیچ لەو بوارەیە کاری نەکردووە، ئێمە ئەبێ لە لای خۆمانەوە دەست بێت. ئێمە وەکو نێرسەکان کە لە دایەنگە و باخچەکانە کارەکەین پێویستە ئێمە هۆشیارێکی زیاترمان هەبێت لە هەر تاکێکی ناو ئەو دایەنگە و باخچانەوە زۆر هۆشیارتر بین بۆ ئەوەی نەخۆشی لە ناو دایەنگە و باخچەکانە بڵاو نەبێتەوە و ڕێگری بکەین لە نەخۆشی گوازراوەکان و هۆشیاری تەندروستیمان زیاتر بێت لە هەموو ئەو تاکانی کە لەوێ هەن و بڵاوکردنەوەی فریاگوزاری سەرەتایی و ئەو کۆرسانی کە لێرە گرنگێکی زیاتر بە فریاگوزاری سەرەتایی بین. ئەنجامدانی ئەم جۆرە خولانە هەنگاوێکی کاریگەر دەبێت کە دوجار وا دەکات ئەو کەسانەی لە نێو دایەنگەکاندا کارێکیان پێ دەستپێردرێت زیاتر زانیاری وەربگرن لە کارەکەیاندا تاکو ژینگەیەکی تەندروست بۆ منداڵان فراهەم بکرێت کە دوجار ئەم خولانە لە نێو باخچە و قوتابخانەکانی ژوا دەکات ڕەنگدانەوەی هەبێت.